من دیدار ڕزگار دەستم کردووە بەم ئیشە و تازەگەریەکی باشم بۆ کردووە. ئەم ئیشە شپێکیە لە ترشەمەنی و مزرەمەنی کە ئێمە ئیسفادەیەکی زۆر ئەەکەین لە هەنار. ئێمە بۆیە لە فستیڤاڵی هەناری هەڵەبجەیە بەشداریمان کردووە، چونکە هەنار بەڕاستی بەرهەمێکی زۆر تایبەتە لە ناو هەموو پێگاتەکەمانە هەنار بوونی هەیە بە شێوازی ئاوەکەی و بە شێوازی ڕووبەهەناری ئاوەکەی خەست دەکەینەوە و بە ڕووبەهەنار بەکارهێنین و بە ئاوە فرێشەکەش هێر بەکارهێنین و لە دروستکردنی سۆزەکانمانە لە پێگاتەکانمانە هەمووی هەنار بوونی هەیە و ئەتوانین 120 جۆر تا 160 جۆر تەمەرن دروستکەین بە سەوزەوات و چەرەس و میوە جۆرا و جۆرەکان. ئێمە توانیمانە ئەم ئیشە بەرەو پێش ببین. ئەم ئیشە لە سەرەتای دروستبوونی ئەگەر بۆ سەدەی پێشووتر ئەگەڕێتەوە کە ئیشە سەریاڵیاوە ئێمە توانیمانە لە 40 جۆرەوە بیگەینە 120 جۆر تا 140 جۆر ئەڕوە. ئێمە توانین هەموو میوەکان بە فرێشی بکەین بە تەمەرن، بەڵام هەنێکیان هەنێ جۆری تەمەرنمانەیە پێویستەکە بە مانگێک لە ناو سۆزا بێت، بە تایبەت چەرەسەکان ئەبێ ماوەیەکی زۆر لە ناو سۆزەکان نابێت لەبەرەوەی تام بگرێت. خۆتان نەزانن چەرەس بەرهەمێکی وشکراوە وشکەیە ئەبێ لە ناو سۆزا بێ بۆ ماوەیەکی زۆر بۆ ئەوەی تام بگرێت، بەڵام سەوزەواتەکان و میوەکان بۆ ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ ئەتوانین ئەو تامان دەستکەوێت کە مشتریەکانمان ئەمە ئەیانەوێت. ئەم جۆرانەمان داناوە وەکو عەرزێک لە فستیڤاڵەکەی خەڵک بتوانێت سەیریان کات و ڕسمشتیان بگرێت و تامیشیان کات و تێستیان کات. ئەنجا غێری ئەمەش لە ژوورەوە لە کەپرەکەی ئێمەیە هەموو کەس دەتوانێت بێت بەشدار بێت لەم فستیڤاڵە و تێستی هەموو خواردنەکانی ئێمە بکە. کڕین ئیجبار نییە بەسەر مشتریەکانمانەوە، چونکە ئێمە شتەکان کە دائانێن هەر ئیسفادەی مادی گرنگ نییە بەلامانەوە. ئێمە بتوانین ڕێزێکی باش زایدەن تەندروستیەکی باش بۆ مشتریەکە ئەنجا ئیسفادەی مادی. بۆ سەعرەکانیش ئەکەوێتەوە سەر ئەو کەسەی کە چۆن شت دروست دەکات، بزانێت چەرەسی باش بەکارێنێ، میوەی باش بەکاربێنی، سەوزەواتی باش بەکاربێنی. ئەو کاتە ئەتوانی چەرەسەکان کیلۆی بە 10,000 بفرۆشی، میوەکان کیلۆی بە 6,000 وەزایدەن سەوزەواتەکان کیلۆیان بە 8,000 ئەتوانین بیفرۆشین. بە هەموو بەرەمە جیاوازەکانەوە ئەتوانن ئێوەی گەشتیار بێن سەردانی دوکانەکانمان کەن و لە هەموو فستیڤاڵێکە هەوڵێن بەشداریکەین و بەرهەمەکانمان بگەێنین بە تەواوی شارەکانی کوردستان. ئێمە جیاوازی چییە لە ئەم ئیشەی ئێمە؟ ئەم ئیشەی ئێمە من ئەتوانم وا ناوی بەم لە تەواوی عێراقا بوونی نییە، لەبەر چی وەکارەکەیەوە ئێمە 6 سۆزی جیاوازمانەیە. ئەم 6 سۆزە جیاوازە پێگاتەی ئاوی لیمۆی تایە، ئاوی ئاڵوباڵووی تایە، ئاوی گەلاسی تایە، ئاوی هەناری تایە، ڕووبە هەناری تایە، وەزائیدەن زەیتی زەیتونی ئەسڵی تێەکەین لەبەر تەندروستی کڕیارەکانمان. زەیتی زەیتونی جسفادەیەکی نییە بۆ بەرهەمەکەی من، بەڵام لەبەرەوەی ترشی لە هەنێ جارە تەندروست نییە بۆ مرۆڤ. ئێمە زەیتی زەیتونمان بەکارێناوە بۆ ئەوەی بە دوور بن لە زیانەکانی تەمەرندی. ئەم شتانەی دائەنێن ئێمە لە فستیڤاڵ لە دوکان لە هەر شوێنێک ئەبێتە جێی سەرنجی گەشتیار و مشتریەکانمان. جار ئێمە لە تەواوی عێراقەوە و کوردستانەوە خەڵک سەردانی کردوین ئەم بەرهەمانە بەرهەمێکی زۆر تایبەتن کە زۆر جیاوازن